ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و نووسەرانی کەلار هەستاوین بە ئەنجامدانی ئەم دیدارە مەبەستمان لێم دیدارە و زۆر بە تایبەت بۆ مەلا جەمیلمان هەڵبژاردووە. مەلا جەمیل قەڵەمێک بووە لە هەر کوێویستوێتی قسە بکا قسەی کردووە لە بەرامبەر هەڵوێستە نیشتیمانیەکانە قەت بێدەنگی نەکردووە. هەر کەسێک بەرامبەر بە زمان بە کللتور بە خاک بە نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی جیاوازی هەبوو بێ ئەم دەنگی خۆی هەڵبڕیوە. ئەم قسانە منە زیادە بۆی بڵێم هەڵوێستەکانی وازحان لە چوارچێ ئەو توێژینەوانە کە پێشکەشەکرێن کە چواردە توێژینەوەمان هەیە لە ماوەی ئەم چواردە ئەم دوو ڕۆژەدا ئەو هەڵوێستانە هەمووی بەڕوونی و بە ئاشکرایی تێدا دیارن. توێژینەوەکانیش خەڵکی مختص کردوێتی مامۆستایانی زانکۆن هەندێکیان پرۆفیسۆرن جگە لەوەی کە خاوەن قەڵەمن و خەڵکی پسپۆرن هاوڕێی مەلا جەمیلیش بوون لە ژیانی ڕۆژانەیاندا مەلا جەمیلیان بینیوە. مەلا جەمیل لە سەردەمانێکە ئاوارەی ئێران دەبێت لە ناو تارانە کە لە پەناهەندەی دەژیاوە بێدەنگی نەکردووە. چەندی نمونە لەسەرەوەی ڕەنگە کاتەکەمان کاتیەوە نەبێ من هەڵوێستەکانی مەلا جەمیلت لێرەدا بۆ باس بکەم. بە کورتیجارێکی دەڵێم تیرۆرکردنی مەلا جەمیل لە نێو ماڵەکەی خۆیدا لە ئەنجامی ئەو هەڵوێستانەی بۆ کە نواندوێتی بەرامبەر بە کوردستانی بوونی کەرکووک و ناوچەدا پرێراوەکە.